وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. ئایا ئەوانەی لە وڵاتە بیانیەکاندا دێنە دنیاوە لە دوا ڕۆژدا سەرنجامیان چۆن دەبێت؟ مەبەستی من لێرەدا ئەوە نەبوو بە باسکردنی ئەمڕ و داوانەی حەزرەتی عومەر کە یەکێکە لە کەسایەتیە زۆر شکۆمەندەکانی ئیسلام دنیای هەستەکانتان بخرۆشێنم، بەڵکو ئەوەم باس کرد بۆ ئەوەی بپرسین ئایا وەک ئەوەی لە ڕابردوودا کراوە ئەم ڕۆژ ئیسلام بەو جۆرە نوێنەرایەتی دەکرێت کە شایانی گەورەی و بەرزیەکەی بێت؟ ئەوان لە 20 تا 25 ساڵێکدا چوونە ناو ئەو ئەفریقا و تاشکەند و سەمەرقەند و بوخارایەی کە چەندین کەسی وەک بوخاری و موسلیم و تیرمیزی و ئیبن سینا و فارابی و بیرونیان پێگەیاند. بەڵێ ئەوان بە یەک جار توانیان حەقیقەتی لا ئیلاهە ئیلا الله بگەیەنە هەر چوار لای دنیا و پەیامی ئیسلام بەگوێی هەموو کەسێکدا بدەن. لەو وڵاتە دوورانە بگەڕێن. ئەمڕۆ ئێمەمانان ناتوانین بڵین لە وڵات و شوێنی خۆشماندا توانیومانە شتێک بە خەڵکی بڵین. هاتوین لە نێو کۆمەڵی خەڵکدا قسە دەکەین کە گوێمان بۆ دەگرن و هەوڵ دەدەین باوەڕیان لا دروست بکەین. بەڵام وەک بڵێیت قسەکانمان بەڕووی دیوارە سەهۆڵیەکاندا بێت بە شێوەیەکی زۆر سارد دەگەڕێتەوە و دەداتەوە بەڕووی خۆماندا. هەرچیەک دەکەین ناتوانین لە دڵی مرۆڤەکاندا جێ خۆمان بکەینەوە. هەڵبەتە من ئەم قسانە وەک کوفری ئەو نیعمەتانە ناکەم کە خوای گەورە بە لوتفی خۆی پێی بەخشیبین و بۆشم نییە شتێکی وەها بکەم، بەڵکو مەبەستم لەو قسانە ئەوەیە کە سەرنجتان بۆ ئەو جیاوازیە زۆرانە ڕابچێشم کە لە نێوان ئێمە و هاوڵە بەڕێزەکان و مرۆڤی ئەو سەردەمەدا هەیە. ئەوان وەک کۆترەکان لە شەقەی باڵیاندا و چەشنی ئەسپی کوحەیلان ڕێیان بڕی و بۆ گەیاندنی ئەو پەیامە خوایەی کە پێیان بوو بە هەموو لایەکدا بڵاو بوونەوە. بەڵێ گەیشتنە ئێران و توران و گشت شوێنێکی دنیا. ڕزگارکردنی هەموو ئەفریقا کەوتە سەرشانی عوقبەی کوڕی نافیع. عوقبە بە سەرکەوتنە یەک لە دوای یەکەکانی بوو بە نمونەیەکی دیاری موسڵمانان، بەڵام کەسانێکی شەبوون کە ئەو سەرکەوتنانەی ئەویان پێ هەرز نەدەکرا. لەبەر ئەوە ئەمیری ئەو سەردەمەیان لێهاندا و ئەویش زنجیری کردە دەستی و لە ئەرچی گەیاندنی ئیسلام وەستاندی. گەورەترین داخ و پەژارەی عوقبە لەو 5 ساڵەی تەمەنیدا کە زنجیری لەدەست کرابوو ئەوە بوو کە لە گەیاندنی ئیسلام کرابوو. خۆی دەیگوت تەنها خەفەت بۆ ئەوە دەخۆم کە ڕێگریان لێکردم لە بڵاوکردنەوەی مسلمانیەتی بە هەموو ئەفریقادا. یەزید بەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان زنجیرەکانی دەستی عوقبەی کردەوە و ئازادی کرد و کردیە والی ئەفریقا، چاکەیەکی بۆ خۆی تۆمار کرد کە هێندەی خراپەکانی گەورەیە و بەوەش بزوتنەوەی گەیاندنی مسلمانیەتی خستەوە گەڕ کە ئەو کات لە پلەیەکدا گیری خواردبوو. عوقبەش پاش ئازادبوونی بە هەناسەیەک گەیشتە لووتکە. گەیشتە ئەوەی ئەسپەکەی بەرەو زەریا تاودا و هەتا ئەژنۆکانی ئاو هات و گوتی خوایە گیان، ئەگەر ئەم زەریایە ڕێی لێ نەگرتمایە ناوی بەرزی تۆم دەگەیاندە دنیای ئەو دیوی زەریاکان. ئەو بەو شێوەیە دەژیا. پێدەچێت ئەگەر ڕۆژێک باسی دنیایەکی نوێی بۆ بکرایە وا دابنێ باسی ئەمریکای بۆ بکرایە، لەوانەیە بیری لەوە بکردایەوە چۆن دەکرێت بگەینە ئەوێش. لەو سەردەمەدا کە ئەم جۆرە مرۆڤانە دەژیان ئاینی مسلمانان دەگەیشتە خەڵک و بۆ گشت کەسێک باز دەکرا. لە هەمان کاتدا غەم و پەژارەیان بۆ ئەو شوێنانە دەخوارد کە نەیان دەتوانی پێی بگەن. بەڵام ئێمە نەتوانیمان ئاینەکە لە خۆماندا بە گوێرەی پێوەرەکانی خۆی نیشان بدەین، نەتوانیشمان وەک خێرایی هەورە بروسکەکان بە هەموو دنیادا بڵاوی بکەینەوە. بەڵێ ئێمە نەمانتوانی ئەو کارە بکەینە ئامانجی بوونمان، لەبەر ئەو ئەرکە نەمانتوانی واز لە کاروبارە کەسیەکانمان بهێنین. لە تاو ئەو ئەرکە هەر هیچ نەبێ بۆ جارێکیش ڕێی ماڵەوەمان لێ هەڵە نەبوو. نەمانتوانی ئەو ئەرکە بکەینە کاری یەکەم و کارەکانی کە بکەینە کاری دووەم و سێم و چوارەم. خۆ ئێمەمانانیش چووینە وڵاتە بیانیەکان، بەڵام بۆ ئەوە ڕۆیشتین کە مارک و دۆلار و شیلین و فرانک بهێنینەوە، بۆ ئەوە نەبوو ناوی خوای گەورەیان پێڕابگەێنین. بەرمەبنای ئەمەش نەمانتوانی ڕاستیە مەزنەکان بدەین بە گوێیاندا. ئەگەر ئەوان بەهۆی بێغیرەتی و کۆڵەواری و نەتوانینی ئێمەوە بەردەوام بن لە ژیان لە ناو کوفر و تاریکیدا، پێدەچێت لەو دنیا لەگەڵ هەر پرسیارێک کە لەوان دەکرێت پرسیارێکیش لە ئێمە بکرێت. دوێنێ بە یارمەتی یەکێک لە هاوڕێکانم توانیم تەماشای یەکێک لەو کۆنفرانسانە بکەم کە لە یەکێک لەو وڵاتانەدا سازدرا بوو
کۆنفرانسەکە بە زمانی ئەڵمانی بوو، من هیچ تێنەدەگەیشتم، بەڵام تابلۆی ئەو خەڵکە لەوێ زۆر شتی پێدەگوتم. ماوەیەکی کورد لەمەوبەریش لە گۆڕستانێکی شاری بەرلیندا لە پاڵ گۆڕێکدا بەدەم بیرکردنەوەوە ئەژنۆم شل بوو بە چۆکدا هاتم و لەبەر خۆمەوە دەمگوت: خوایە گیان، بە قوربانت بم، ئێمە نەمانتوانی ناوی تۆ بەم شوێنە و بە مرۆڤەکانی ئەم شوێنە بگەیەنین. پێش ئێستاش دانیشت بووم، تەماشای ئەو ڤیدیۆ و کاسێتەم دەکرد و چەند هەستێکی زۆر جیاوازم تێدا دروست بوو. لەگەڵ گرتە ڤیدیۆیەکەدا گەنجێکی مسلمان لە کڵێسایەکی وڵاتی هۆڵەندا کۆڕێکی گرتووە و قەشەی کڵێساکەش دانیشتووە گوێی بۆ دەگرێت. لە هەمان کاتدا چەند ئافرەتێکی هۆڵەندیش دانیشتون کە مسلمان بوون و سەریان داپۆشیوە و خەڵکی دیکەش دانیشتون. پرسیاری لێ دەکەن و ئەویش وەڵامیان دەداتەوە. ئێستا ناتوانم بە تەواوی وێنەکەتان بۆ بچێشم، بەڵام هەر یەکێک لەم هەوڵانە دەنگێکی لەرزۆک و ئەزمونێکی نەشارەزایانەی چەشنی تاقیکردنەوەیە. ئەم جۆرە هەوڵ و کۆششانە ئەگەر خزمەت بە ئاینیش بکەن، ئاشکرایە کە خزمەتە ئەسڵیەکە بەو شێوەیە نییە. ئێمە هەتا ئێستاش لە حەوشەی ئەو کۆشکە گەورەیەدا دەسوڕێینەوە، ناتوانین بڵین کەشتی گەورەمان کردووە. هەر لەبەر ئەمەشە زۆر کەس لە دنیادا هەن کە لە گومڕاییدا دەژین. جاری وە هەبووە بە ناوی ئاینی شەوە چوینە ئەو وڵاتانەی دیکە، بەڵام نەمانتوانیوە خۆمان لە چێشمەچێشە نەزۆکەکان ڕزگار بکەین. هەتا ئێستاش بە دڵنیاییەوە نەمانتوانیوە لە ئاستی کەسێکی وەک حەزرەتی عومەردا، یان عوقبەی کوڕی نافع، یان ئەبوو عوبەیدە، یاخود ئەحنەفی کوڕی قەیس، یان مغەیرەی کوڕی شوعبە، یان مەعقەعەدا ئەم بابەتە لە خۆماندا نیشان بدەین و نوێنەرایەتی بکەین. دەبێت دڵی دوژمنەکانیان لە بەرامبەر شکۆ و غیرەت و مەردایەتی و مرۆڤایەتی و ئیمان و چالاکی ئەماندا چەند جار داخورپا بێت. دەبێت ئەو چاوانەی ئەمانیان دەبینی چەند جار بڕیاریان دابێت کە جارێکی دیکە ئیمان بهێننەوە. تەنها شایەتی ئەو وڵاتانە جگە لە هەندێکی کەمیان لەسەر غیرەت و چالاکی ئەوان بەسە کە ڕۆژێک لە ڕۆژان لەلایەن ئەوانەوە ڕزگار کراون و ئەمڕۆ مسلمانانی تێدا دەژین. ئەگەر لەم ڕوانگەیەوە تەماشای ئەم بابەتە بکەین، ئەو کات تۆزێک زیاتر بە چاوی لێبوردەیەوە تەماشای ئەو خەڵکە دەکەین کە لە پاریس و نیویۆرک و لەندەن دەژین و لەوانەیە پەنجەی پەشیمانی بگەزن و بڵێن: هەی دەستی شکاومان، ئێمە نەمانتوانی پەیامەکە بگەێنینە گوێیان و نەمانتوانی ڕچەی تاریکی تا بەرپێیان بشتێنین و دەستیان بەرەو هەرێمی ڕووناچی بگرین. لێرەدا باسێکی ئەو چیرۆکە ڕاستەقینەیەشتان بۆ دەکەم کە لە دەمی وتاربێژی بەناوبانگ مامۆستا نەجمەدین نورساچانەوە بیستومە و ئەوەندەی لە خەیاڵم داماوە بۆتان دەجێڕمەوە. کوڕێکی گەنجی ئەم وڵاتی خۆمان دەڕواتە یەکێک لەو وڵاتە ئەوروپیانە و لەوێ لە ماڵێک بە میوانی دەمێنێتەوە. گەنجەکە تێکەڵی خێزانەکە دەبێت و پێکەوە هەڵسوکەوت دەکەن و پێکەوە دەخۆن و دەخۆنەوە. بەیانیانیش ئەو دەڕواتە سەر ئیش و کاری خۆی و کابرای خاوەن ماڵیش بۆ کاروباری خۆی. گەنجەکە وەک مسلمانێک هەڵسوکەوت دەکات و هەرگیز کەم تەرخەمی ناکات لە پیادەکردنی بیر و بۆچوونە ئاینیەکانی و باسکردنی بۆ ئەو خێزانەی لە ماڵیان دەمێنێتەوە. ڕۆژان دێت و دەڕوات. کابرای خانەخوێ دەبێتە مسلمان. بە مسلمانبوونی ئەویش هەروەک نمونونەکەی ئامری کوڕی توفەی خێزانەکەیشی دێت و دەڵێت: پیاوەکە، من و تۆ هەتا ئێستا پێکەوە بووین و با لە مەشدا پێکەوە بین، لای پردی سیرات پێکەوە بین و لە بەهەشتیشدا پێکەوە بین. مادەم مسلمانیەتی شتێکە مرۆڤ دەگەیەنێتە ئەو شوێنە دوورانە، کەواتە ئەگەر تۆ بڕۆیت من بۆ لێرە بمێنمەوە. پاشان ئەویش لە گوتنی لا ئیلەهە ئیللا اللهدا بەشداری دەکات. لەو کاتەدا منداڵە وردیلەکانیشیان دێن و ئەوانیش دەچنە پاڵدایک و باوکیان و بەو جۆرە هەموو خێزانەکە دەبنە مسلمان. خێزانەکە هەموو دەبنە مسلمان و بەو شێوەیەش ماڵەکەیان دەبێتە باخێک لە باخەکانی بەهەشت. پاشماوەیەک کابرای خاوەن ماڵ چەند شتێک بە گەنجەکەی خۆمان دەڵێت کە سەری هەمووان دەسوڕمێنێت. دەڵێت: وەڵڵاهی هەندێک جار لە دڵخۆشی و خۆشحاڵیدا حەز دەکەم باوەشت پێدا بکەم و تێرماچت بکەم، بەڵام هەندێک جاریش هێندە لێت تووڕە دەبم کە ئارەزوو دەکەم یەخەت بگرم و بدەمە بەرزل لە و بدنێمە ژێرپێیان، چونکە تۆ هاتیتە ماڵی ئێمە و بوویتە میوانی ئازیزی ئێمە. لەگەڵ تۆدا پێغەمبەری سەرداریش سەڵ الله عەلەیه وسەلەم تەشریفی هێنا. بەڵێ، کە تۆ هاتیت حەزرەتی محەممەد سەڵ الله عەلەیه وسەلەم و قورئان و ئیمان بەخوای گەورە شاد. لە سایی تۆ ماڵەکەمان بووە گۆشەیەکی بەهەشت، بەڵام من باوکم کەسێکی زۆر پاک و سادە بوو. پێش ئەوەی تۆ بیتە ئێرە لە سەردینی مەسیحی کۆچی دوایی کرد.
بۆ زووتر و پێشمەرجی ئەو نەهاتیت و ئەو بابەتانت بۆ ئەویش باز نەکرد. ئەم ناڵە و فریادە و ئەم یەخەگرتن و ئازاردانە بە بڕوای من دەنگ و سەدای هەموو ئەو مرۆڤانەیە کە بەرامبەر مسلمانان ئاتاجی ڕووناچین. بەڵێ، ئێمە نەمانتوانی بڕۆینە لایەن، ئێمە نەمانتوانی ئیسلامیان پێ بگەێنین. تەنانەت لە وڵاتەکانی خۆشماندا زۆر بێهیمەت بووین و نەمانتوانی بیگەێنینە چواردەوری خۆشمان. ئێمە لە ژیانی ڕۆژانەماندا ئیسلام ڕەنجی نەدایەوە و نەمانتوانی بۆ خەڵکی باس بکەین و بیگەێنینە ئەو دڵانەی ئاتاجینی. ڕێگەم بدەن خاڵێکی دیکەش باس بکەم. ئەوانەی ئێمەیان لە مسلمانیەتی دوورخستەوە هەر با بەدەستەواژەکانی خۆشیان قسە بکەم. هەمیشە لە پاشگوێتی ڕۆژ ئاوادا بەڵێنی شێوازە ژیانێکی شاهانەیان پێدەداین. بەڵام ئەوە سەدەیەک تێپەڕی، تەنانەت دەتوانین بڵین 150 ساڵ تێپەڕی بەسەر ئەو بەڵێنانەیاندا. بەڵام ئێمە هەر خەریکین لە دەرگای ڕۆژ ئاوادا وەستاوین و سوال دەکەین. هیچ شتێکمان بەلای باشدا نەگۆڕا، تەنانەت نەمانتوانیوە بستێک بڕۆینە پێشەوە. لەو ڕۆژەشەوە هەتا ئەمڕۆ ڕۆژ ئاوا هەروەک دەرگاوان و کۆیلەی خۆی تەماشامان دەکات، وەک خزمەتکارێک تەماشامان دەکات کە بۆ 3-4 قورش وڵاتی خۆمان بەجێ دەهێڵین و ڕوو لەوان دەنین. جابا پرسیارێک بکەین، ئایا هیچ بیرتان لەوە کردوێتەوە کە بۆچی مەسیحی و یەهودیەکان نابنە مسلمان و ئەو یاسا و ڕێسا جوانانەی ئێمە قبوڵ ناکەن؟ هۆکارەکەی زۆر سادەیە. ئەگەر کەسێک ژمارەیەک یاسا و ڕێسای زۆر جوان و پەیامی زۆر ناوازەشتان بۆ بهێنێت و نیشانتان بدات و تەنانەت دەرگاکانی ئاسمانیشتان بۆ بکاتەوە و ڕێگای بەهەشتان نیشان بدات، بەڵام ئەو کەسە دەرگاوان و خزمەتکاری ئێوە بێت و ئەو کارانەتان بۆ بکات کە ئێوە زۆر بەکاری بچووک تەماشایان دەکەن، ئایا ئێوە ئامادەن بچنە سەردینی ئەو کەسە؟ باوەڕم وایە شتێکی وا ناکەن و دوای بەندەی بەرقاپیەکەتان ناکەون و شوێنی خزمەتکارەکەتان هەڵناگرن و سوال لە سوالکەرەکەتان ناکەن. ئەمڕۆ ئەو دنیایی کە پێی دەگوترێت جیهانی ئیسلامی بەو شێوەیە نەهاتوێتە هۆشخۆی کە لەی چاوەڕێ دەکرا، خۆی کۆ نەکردوێتەوە و نەیتوانیوە ئیسلام لە ژیانی خۆیدا نیشانی چواردەورەکەی بدات و هەتا ئێستاش لە دەرگانەی ڕۆژ ئاوادا هەر خەریکی سوالکردنە. ئەگەر تۆ ئێستا ڕۆژی 50 جار چاو بەرەو ژێری دەرگاوانەکانی دوێنێت بیت و ڕۆژانە 50 جار ڕوود لە بەرپێیان هەڵسویت و لە بەردەمیاندا بلەرزیت، مەحاڵە ئەوان دانیشن گوێت بۆ بگرن و گوێ بۆ پەیامەکەت هەڵخەن. بەرمەبنای ئەمە دەبێت هەروەک پێشینانمان وەک مرۆڤێکی خاوەن کەسایەتی بەهێز و سەربەرز لە ئاستێکی زۆر بەرزدا نوێنەرایەتی ئیسلام بکەین و وەک نوێنەرانی ئیسلامیش لە دەرگای ڕۆژ ئاوا بدەین. ئەگەر شتێکی وەهامان کرد ئەو کات گوێمان بۆ دەگرن و پەیامەکەمان پەسەند دەکەن. من ناتوانم بڵێم ئەوان ڕاست دەکەن کاتێک ئاینی سوالکەرەکانی خۆیان قبوڵ ناکەن و نایەنەوێت بێنە ناویەوە. ناڵێم چاک دەکەن کاتێک گوێ بۆ ئەو کەسانە ناگرن کە وەک کرێکار و دەرگاوان لەبەر خاپیەکانیاندا ڕایان گرتوون و کاریان پێدەکەن. بەڵام پێدەچێت ئەوان خۆیان بە خاوەن حەق بزانن و ئەوان خۆیان بە خاوەن حەق بزانن لەوەدا و لەوانەیە لەو دنیاش لە کاتی لێپرسینەوە ئەگەر پرسیارێک لەوان بکرێت، پرسیارێکیش لەو کەسانە بکرێت کەوا دیارە نوێنەرایەتی ئیسلام بکەن بەڵام نایزانن و تێکی دەدەن. بە بۆچوونی من دەبێت ئەم بابەتە لەم گۆشە نیگایەوە تەماشا بکرێت. ئەو ئەرکانەی لەسەرشانی هەردوو لایە پێکەوە خوێندنەوەی بۆ بکرێت و ئەو بڕیارانەش کە دەدێت لە چوارچێوەی دادپەروەری و ڕێگەی ڕاستدا بێت. ئەگەر نا، ئێمە لەو بیر و بۆچوونەوە فەرسەخ دوورین کە هەندێک کەسی ناهاوسەنگ دۆزەخ لە هەموو ئەو مرۆڤانە پڕ دەکەن کە لە وڵاتە بیانیەکان دەژین و خۆشیان وەک دەرگاوان لە بەردەرگاکانیاندا دەستە و نەزەر ڕادەوەستن. بە هەمان شێوە فەرسەخ لەو خەیاڵ پڵاویەش دوورن کەوا دەزانێت ئەگەر بە ناوی موسڵمانیەتیەوە بێتە مەیدان و بە نیوە ناچڵی پەیامەکانی بگەێنێت، هەموو جیهان بەڕاکردن دوای دەکەون. بەڵام باوەڕمان بەوە هەیە کە ڕۆژێک لە ڕۆژان گۆڕانکاریەک دروست دەبێت لە هاوسەنگی دنیادا. مرۆڤە موسڵمانەکان خۆیان کۆ دەکەنەوە و ئەو ڕۆحە پاکە خاوەن کەسایەتیانەی لە تاو ژیاندنی ئەوانی دیدا وازیان لە ئارەزووی ژیان بۆ خۆیان هێناوە، لە هاوسەنگی دنیادا شوێنی خۆیان دەکەنەوە و جیهانیش سینەی بۆ بەختەوەری ئیسلام دەکاتەوە. ئەو کاتە ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوای دنیاش گوێمان بۆ دەگرن. هیچ شتێک لە گۆڕێ نییە پێمان بڵێت ئەوە نایەتە دی، بە دڵنیاییەوە دێتە دی، تەنانەت دەستیشی پێکردووە. ئەم ڕۆزانەکانی ڕۆژ ئاوا لە بەرامبەر تازەی و سەرسوڕهێنی ئاینی موسڵماناندا حەیران ماون. ئەو جۆرە ڕوانی نەشیان بۆ ئەم ئاینە پێدەچێت ببێتە هۆی گۆڕانکاری زۆر جدی.
دەبێت ئەوە بەدوور نەزانرێ کە لە داهاتوێکی زۆر نزیکدا گۆڕانکاری زۆر جددی لە جوگرافیای کۆمەڵایەتیدا دێتەکایەوە. بەڵێ، هەندێک گۆڕانکاری لە دنیای بیرکردنەوەی مرۆڤەکاندا ڕوودەدات، بەڵام ئەم گۆڕانکاریە لە سەردەستی هەندێک مرۆڤی خاوەن کەسایەتی بەهێزدا دێتەکایەوە کە ئاوێتەی ئەسلی خۆیان بوون، نەک لە سەردەستی کەسانێکی ناجۆر و نەشیاو کە بوون بەژێر کاروباری ڕۆژانەیانەوە و ئەم بانگەوازە گەورەیەیان ئاخنیوەتە کاتە بەتاڵەکانی ژیانیانەوە. هەروەک جارێکی دیکەش عەرزم کردن، ئەو کاتەی مردووی گۆڕستانەکان لە گۆڕەکانیان هەڵدەستنەوە و لە نێوان چێلەکانیانەوە بۆتان دەڕوەن و دەڵێن بەڵێ ئەمانە خۆیانن. ئەو کاتەیە کە ئێوە نوێنەرایەتی شایانی حەق و حەقیقەت دەکەن و کارتان ڕاستە و ئەو کاتەشە کە گڵۆڵەی پوچێتی و دیماگۆژیا و هەڵخەڵەتاندن دەکەوێتە لێژی. بەڵێ، ئەو کاتە دەتوانن خۆتان بە دنیا بناسێنن.